ناسنامەی خۆن خەریکە لاواز بکەین. بەشی زمانی کوردی فاکڵتی پەروەردەی زانکۆی سۆرانە لە پانێڵێکدا گفتوگۆ دەکەن لەسەر چۆنیەتی پاراستنی بنەمەکانی کەلتوری ڕەسەنی کوردی. پێیان وایە کەلتوری کوردی هەڕەشەی لە ناوچوونی لەسرە، لە بەرامبەردا کەلتوری بێگانە زاڵە. حکوومەتی هەرێمیش بە کەم تەرخەم دەزانن لە ئاست پاراستنی ئەو سەروەتە نەتەوەیە. کێشەکە لێرە ئەوەیە کە ئەمە تا چەند ئەتوانین ئەو کەلتورە بە زیندویی بهێڵینەوە یا پەرەی پێ بدەین وەکو ناسنامە، چۆن بتوانین ئەو ناسنامەی خۆمان بپارێزین و چۆن بتوانین خۆمان لەڕێی ئەو کەلتورەوە بە خەڵکانی دیکەش بناسێنین و نەوەکانی خۆشمان چۆن ڕابێنین کە پابەند بن بەو کەلتورەوە بۆ ناسنامە جوانی خۆیان کە ناسنامەی نەتەوەیە. بەڕاستی ئێمە لە ئەدای کورسات رازینە کە زمانێکی پارا و بەکاردەهێنێت. ئەوڕۆ زمانی کوردی و کەلتوری کوردی ڕوبەڕووی لێشاوێکی گەورە بۆتەوە لە ڕووی میدیاییەوە کە خەڵکانی ئێمە بە تایبەتیش وە منوە بزانم بە مەبەست ئەو کارە دەکرێت. لە بەشێکی تری پانێڵەکە باس لە گەشەی جیهانگیری و تەکنەلۆژیای سەردەم کرا کە هەڕەشە لەسەر کەلتوری کوردی دروست کردووە. بە تایبەتی ئەگەر سەیری زمان بکەین وەک بنەمایەکی کەلتوری دەبینین زمانی بێگانە ڕۆژ لە دوای ڕۆژ کاریگەری زیاتر دەبێ و زۆرترین کاریگەریەکەشی لەسەر منداڵانە. لە نەستی گشتی ئێمەداوەیە ئێمە خۆمان بەکەم ئەزانی وا دەزانی زمانی کوردی بۆ زانست ناشێ، زمانی کوردی بۆ فلانە ئەوە ناشێ. بۆیە بەڕاستی ئێمە دەستی منداڵەکانی خۆمان ئەبینە مەکتەبی ئەهلی بە زمانی ئینگلیزی بخوێنی، بە زمانی تورکی بخوێنی. ئەمە بۆچی وایە؟ کوڕەکەی من دەرچوی بەشی زمانی کوردی، کچەکەی من دەرچوی بەشی زمانی کوردی کای دەست ناکەوێت. کلیانی پراکتیکی ئەوێ حکوومەت بێتە سەرخەت. دەستگا پەیوەندیدارەکان، وەزارەتە پەیوەندیدارەکان لەبارەی زمانە وەزارەتی پەروەردە خوێندنی باڵا، وەزارەتی ناوخۆ ڕۆشنبیری، ئەو چاوەزارەتان زۆر معنینە. شارەزانی زمانەوانی پێیان وایە زمان و کەلتوری هەر نەتەوەیەک لە ناوچوونی ئاستەما، بەڵام گۆڕانکاری بەسەردادێت چونکە ئەو جیهانگیریەی هەیە هەوڵی زاڵبوونی دەدات بەسەر کەلتور و دابوونەریتی کوردەواری. هەروەها تێکەڵاوبوونی کەلتوری گەلان بە یەکتریەوە کاریگەری لەسەر شێواندن و سڕینەوەی کەلتورە جیاوازەکانی هەیە. ئەمەش دەگەڕێتەوە سەر ئەوەی تا چەند گەلان ڕەسەنایەتی خۆیان دەپارێزن. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، زانکۆی سۆران.